حکمەتی سەرۆک مام جەلال وای کردبوو کە هەم سوننەکان احترامی تایبەتی بگرن و بە قسەی بکەن و هەم شیعەکانیش کە پێشتر عیلاقاتێکی پێشتری لە کاتی خەباتی شاخدا لەگەڵیان هەبووە بتوانن احترامی قسەکانی بگرن و چارەسەرەکانی قبول بکەن. ئەنجا لۆیە دەوری سەرۆک مام جەلال لێرە کە کاتێک ئەیویست سنە و شیعە بیان گەینی تەیە کە من نامەوێت باسی هەندێک تەفاسیل بکەم کە چۆن زۆر جاری وا هەبووە مەسەلەن چۆن توانیوێتی کاتێک کە لە قیمەی ناکۆچی بوونە سنە و شیعەکان سنە و شیعەکان سەرکردەکانیان کۆ بکاتەوە بەبێ ئەوەی یەکێک بەوەی تر بزانی و دوایی لەسەر نان خواردنەیەک بتوانی کێشەکانیان چارەسەر بکات. ئەوە حکمەتی مام جەلال بوو. ئەوە ئەو جۆرە ئیشانە هەروەکو باسم کرد تەنها بە خەڵکێکی وەکو سەرۆک مام جەلال دەکرێت. بە حقیقت دەوری سەرۆک مام جەلال ئەوەندە گەورە بوو کە ئێستاش عەرەبەکان لە ئاستی سەرۆک مام جەلالدا زۆریان خۆیان بە شەرمەزار دەزانن بەرامبەر ئەو ئیجراعاتانەی کە لەم دوایە لەگەڵ کوردستان کردیانە و باشترین بەڵگەشمان ئەوەیە کە ئەگەر شەرم نەبوایە لە شەرمان نەبوایە هەموو سەرکردەکانی شیعە و سوننە دەهاتنە کوردستان و لە پرسی مام بەشداریان دەکرد. بەڵام لەگەڵ ئەوەش زۆربەیان ئەو خەڵکانەی کە بەداخەوە زۆر بەوەفا نەبوون لە کردارەکانیان لەگەڵ سەرۆک مام جەلال و لەگەر ملەتی سەرۆک مام جەلال، بەڵام لەگەڵ ئەوەش پێیان لە جەرجی خۆیان ناو هاتنە سلێمانی و ئامادە بوون لە پرسەی ئەو پیاوە مەزنە. ئەوە دەوری سەرۆک مام جەلال بوو کە بە حقیقت بەغدای هێور کردەوە بێزگەلەوەش طبعاً حتا لە بیدایەتیش پێشمەرگە کە لە ژێر سەرکردایەتی سەرۆک مام جەلال بوون لە بەغدا دەورێکی یەکزار باشیان هەبوو لە مەسەلەی پاراستنی هێمنی و ئاسایشی بەغدا. ئەنجا ئەمن بە حقیقت لێرەوە ڕوو دەکەمە ئەو سەرکردە سیاسیانەی سوننە و شیعەکان و داوایان لێ دەکەم کە هەندێ بە وەفا بن بەرامبەری هەموو چاکەکانی ئەو پیاوە مەزنە، چونکە من متأکیدم کە ئەگەر هاتوو ئەو پیاوە مەزنە سەرۆک کۆمار نەبوایە لەو کات زۆر زیاتر لەو خەسارەتەی کە هەردوو تەرەفدایان دەیاندا و مەشاکلی زۆر زۆر گەورەتر لە بەغدا دروست دەبوو. بەڵام بە حکمەتی سەرۆک مام جەلال تواندرا کە سەیطرە لەسەر وەزعەکان بکرێت و وەزعەکان بەرەو ئاقارێکی تر ببرێت. دیسان ئەگەڕێمەوە لۆ ساڵی 2012 دوایی نەخۆشکەوتنی سەرۆک مام جەلال بابین تەماشای وەزعەکان بکەین ئەبینین وەزع بەجارێک تێکچوو لە عێراق مەسەلەی بینی سوننە و شیعە و خاصەتەن ئێستا ئەگەر بێت و تەماشای شارەکانی سوننەکان بکەین بەداخەوە هەر هەمویان خاپور بوونەوە هەمویان کاول بوونە کە من متاکیدم ئەگەر جەنابی سەرۆک مام جەلال بمابایە لە بەغدا نە ئەو هەموو پێشێلکاریە دەکرا بەرامبەری کوردستان و نە ئەو هەموو پێشێلکاریە دەکرا بەرامبەر حقوقی سوننەکان.